لە شاری سلێمانی خۆشەویستەوە دایکی کاردین فەرموو. مامۆستاگیان سەلامی خوا لێبێ. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم دایکی کاردین. خوا پاداشتی خۆش و ستافەکەش باتەوە ئینشەڵڵا. لەگەڵ ئێوەی بەڕێزیش مسلمانان بەگشتیدا. مامۆستاگیانەوە پارە چەندێک ساڵی بەسەر ئابڕا لە ملیۆنە چەندێک زەکاتێکەوێ؟ بەسەر چاو. بەڵێ بەسەر چاو پرسیارەکەت گەیشت. مامۆستا عەمرە بۆ مردووە بێت؟ عەمرە بۆ مردوو؟ عەمرە بۆ مردوو ئەگەر مردووەکە تەمەنی 18 ساڵ بێ و بە حادسەی سیارەتی هاتوو بێ و کەسێکی متەدەیمیش بێ عەمرەی بۆ بکەی پێویستەکە بۆی بکەی یا بۆی بکەی بۆیە چێت؟ بەسەر چاو بێجگە لە عەمرە حەجیشی بۆ بکەی باشە ئیشەڵڵا قسەی لەسەر دەکەم بە درێژی. پرسیارێکی تری دەربارەی پارەکە ئەگەر بێ بە کەسێک سێکچی وردی هەبێت خێزانەکەی متەدەیم بێت و نوێشکەر بێ بەس خۆی نوێشکەر نەبێ ئەنی کرێکیش بێ نەبوون بێ ئایا ئەو زەکاتە پێشێت؟ بەسەر چاو ئەگەر بەویش ناشێت زەکات زیاتر بە کێ بەی باشترە و لەسەر تەکەوێت زەکاتەکە بە چاوان ئینشاڵڵا ئەوەش تووە ڕوون دەکەمەوە. سپاس مامۆستاگیان خوا پاداشتە بێت. لەگەڵ خوشکە باشەکەم دایکی کاردین. دایکی کاردین فەرمووی پارە لە ملیۆنێک چەندی زەکاتە خوشکە باشەکەم ساڵی کە بەسەرا تێپەڕیەوە لە ملیۆنێکە 25,000 لە ملیۆنێکە 25,000 پارە چلیەکە لە ملیۆنێکە ئەکاتە 25,000 خۆمان ئەم پارە تەبعا زەکاتی تێدایە. ئەو ماڵی باست کردن پیاوەکە نوێژ ناکە بەڵام سێ منداڵە سێ کچیان هەیە ماڵێکی هەژارن دەستکورت و نەدارن بەیزنی خوا پێیان دەشیا و بەڵکو خوا گەورە ڕەحم بکات لەڕێی ئەم زەکات بەخشینەوە پێیان مەدام کابرا کافر نییە ئینکاری نوێژ ناکە گوناهە هەرە کەبیرەکانی لەسەرە بەڵکو خوا ڕەحم بکات لەڕێی یارمەتیدانی ئێوەوە مسلمانانی ترەوە دڵی بەرەو ئیسلام بێ ئێوە بەونێتەوە زەکاتیان بدەنێ هەم زەکاتەکەتان ئینشاءڵڵا لەسەرلا دەچێ هەم ئەم کچانە کە لەو ماڵەدان بە دڵنیاییەوە دەیەها پێویستی کچانەی ڕۆژانەیان هەیە و محتاجی دەستی خەڵک نەبن و حیا و حرمەتیان لە لای باوکیان پارێزرێ ئەوان دڵخۆش دەبن و ئینشاءڵڵا بەڵکو ڕێنماییەکیش بێ بۆ باوکەکە لەڕێی ئەم بەخشینەوە خوای گەورە نوری ئیسلام زیاتر بخاتە دڵیەوە و بەرەو ماڵی خوا و بەرەو مزگەوت و بەرەو سەر بەرماڵ و نوێژ بێ و زەکات فەرموود ئەگەر ئەوانیش نەبێ بەچێ کە دەشیا خوای گەورە لە قورئانە هەشت سنفی دیاری کردووە خۆی دیاری کردوون ئەو کەسەی کە هەر هیچی نییە بەڕاستی ڕوت و ڕەجاڵە ئەو کەسەی کەسابەتێکی هەیە ئیشێکی هەیە معاشێکی هەیە و واریداتێکی هەیە بەڵام بەقەدەر پێویستی ژیانی نییە ئەمە بەڕاستی پێویستە مسلمانان دەستیان پێوەی بێ تا دەکەوێتە سەر پێی خۆی یان کەسێک کە قەرزارە لەسەر قەرزێکی مەشروع خانوویەکی کردو زیادەڕەویتیان نەکردووە تەکسێکی کڕیوە کەسابەتێکی پێ بکە و لەسەری قەرزارە ژنی هێناوە و بۆی حیا و حرمەتی پارێزرا بێ و دین و ئیمانی سەلامەت بێ و هاوسەرگیری کردو لەسەری قەرزارە و زیادەڕەوی لە ئاڵتون و مارەیدا نەکردووە ئەمانە هەموو زەکاتیان پێدەشێ ئینشاءڵڵا خوای گەورە زەکاتی هەموو لایە قبوڵکە. عەمرە بۆ مردوویە کە تەمەنی 18 ساڵە بە حادیسەی سارە بە دڵنیاییەوە بەڵام باشتر وایە حەج و عومرە بەیەکەوە بۆ بکەی حەجی بۆ بکەی حەجەکە لە پێش عومرەکەشەوە ئینشاءڵڵا حەجی بۆ بکەن بەڵێ بە دڵنیاییەوە ئەو کەسەی کە دەچێت بۆ حەج یان عومرەی بۆ دەکا خۆی کردبێتی پێشتر خۆی حەجی کردبێ ئینشاءڵڵا دایکی کاردین ئەو گەنجە باشە کە تەمەنی 18 ساڵ بووە بەڵێ بەوە دڵنیاییەوە پێویستی حەجی هەیە ئینشاءڵڵا کەسێکی بۆ بنێرن لەڕێی کەسێکی ئەمینداری متمانە پێکراوە وەکو بۆ خۆی لە ژیانە حەجی کردبێ ئەوە خوای گەورە حەجەکەی پێدەگەێنە بە ئیزنی خوای گەورە.